یاریەکانی خولی نایابی تۆپی پێی یانەکانی کوردستان بەردەوامە، یعنی ڕانیا کە تازە هاتوتە ناو خولی یانە نایابەکانەوە لە هاندەرەکانیان خاوەنی هاندەرێکی زۆرن و کاری سەرنجڕاکێشیشان تێعبیندێ کە چەند یاریەکە چەند گەنجێکی دڵسۆز لە دوای یاریەکان یاریگا بەجێ نایهێڵن، بەڵکو تەواوی ئەو خۆڵ و خاشاکەی لەوێ کەوتووە کۆیەکەنەوە و یاریگاکە بە خاوێنی ئاماداکەن بۆ یاری داهاتوو. چەند گەنجێک دوای یاریەکان یاریگای یانەی ڕانیە پاک دەکەنەوە و لەو ڤیددیۆشدا کە دەیبینن قاوە ئامادەکەن بۆ یاریزانەکان لە پێش یاریدا. سێ هاندەری یانەی وەرزشی ڕانیا بە ناوەکانی حەمەئەژی و شکار ڕەسوڵ و داریا عیرفان لە دوای تەواوبوونی یاری نێوان یانەکەیان و پێشمەرگەی هەولێر هەستان بە خاوێنکردنەوەی یاریگای ئازادەڕەش لە پاشماوەی هاندەران و کۆکردنەوەی زەمڵ و خاشاکی نێو یاریگاکە. خۆیان دەڵێن ئەوە جاری چوارەمیانە کە هەڵدەسن بە خاوێنکردنەوەی یاریگای ئازادەڕەش لە پلە دووەمەوە کە لە خولی پلە دوو یاریەک ڕانیا هەستاون و ئێستا کە بوون بە پلە نایابیش هەل لەگەڵ یانەکەیان بەردەوام بوون و بەم جۆرە پاڵپشتیان کردوون. دەڵێ کۆتا جاریشمان لە یاری نێوان ڕانیە و پێشمەرگەی هەولێر بوو کە یارەکەش یەکسان بوون. ئامانجیشان لەم کارە پاڵپشتی یانەکەیان و دروستبوونی جانێکی ژینگە دۆستیە لەگەڵ وەرزش لە شارەکەیاندا و دواتریش بۆ هەموو شارەکانی تر و دروستبوونی هەستکردن بە بەرپرسیارەتی لە ناو خەڵکدا.